ڕۆژوو سحرە هەر بۆ لەشی مرۆڤ. بۆچی خەڵک پێویستە بە ڕۆژوو بێت لە ڕووی تەندروستیەوە و سوودەکانی چییە بۆ خەڵک؟ ئەتوانم بڵێم سوودەکانی ئەوەندە زۆرن ببوورە، ئەتوانم بڵێم ڕۆژوو سحرە هەر بۆ لەشی مرۆڤ. بۆ نمونە ئەوانەی زەختیان هەیە استفادەی تەواوی لەکەن، ئایا ئەمە توێژینەوە هەیە ئیسپاتی کا بڵێ لۆرنس ستەدی هەیە، لەندەن ڕەمەدان ستەدی کە لە لەندەن کراوە، حەزمەکە لە وڵاتێکی ئیسلامی بکرایە بداخەوە، بەڵام توێژینەیەکی زۆر بەقوت 1000 کەس زیاتریان هێناوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە، هیچ نوع خواردنێکیان نەگۆڕیوە، چیان کردووە لە ساڵانی پێشوو لە ڕەمەزانە بەو شێوە بەردەوام بوون. سەیریان کردو یەکەم شت جامە بۆ بینەران زەرورە توێژینەوە دایم هەبێ، بێگومان ئەڵێ لە 162 خواردنی شیرینی زیادی کردووە لە مانگی ڕەمەزانە. لە مانگی ڕەمەزانە خەڵک ڕۆکاتە مەقازی و شیرینیوانە. لەگەڵ ئەوەشە چی دەرکەوتووە؟ ئەوانەی زەختیان هەیە، زەخت دوو ژمارەیە سەرەوە خوارەوە، ژماری سەر با بڵێن 140 بنەوەتە یا لێرەڵێ 4 بنەوە، ئەوەی سەرەوە 140ەکە دوای مانگی ڕەمەزان هاتۆتە 130 دەرەجاتۆتە خوارێ، و ئەوەی خوارەوە نەوەتەکە بۆ تا 5 دەرەجاتۆتە خوارێ. یعنی ڕۆژوو ئەوەندە سوودی هەیە بۆ زەخت. بینە سەر شەکرا، زۆربەی ئەوانەی بە ڕۆژووە بن ئەو نەخۆشی کە هەموو کورد پێوە ناڵێن. بەڵێ هۆکاری زەخت و شەکرە چییە؟ ببوورە کاک دێبە چەوری جگەر دروسە بێت، جا بە قوترین دەرمان، بە قوترین دەرزی، بە قوترین عیلاج بۆ ئەوەی چەوری جگەر بسووتێنی ڕۆژووە. چونکە چەوری جگەر لە چی دروسە بێت؟ لە مقاومەی ئینسۆلین. کەواتە من کە ڕێژەی ئینسۆلین لە لەشمە هاتە خوار، دەرگای خانەی چەوری جگەر ئەکرێتەوە و ئیسووتێنم وەکو وزە. دەرمان نییە بیسووتێنێ، ئەبێ لەش خۆی بیسووتێنێ. کەی ئەی سووتێنێ کە ئێمە بە ڕۆژووین